سڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لاڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئایندەی سووریا و پێکێنانی حکوومەتی وڵاتە لە داهاتوو بە بەشداری سەرجەم پێکاتە و نەتەوە جیاوازەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتیش لە ئێستادا حکوومەتی ڕاگوزەری سووریا کە پێکێنراوە کە بە سەرۆکایەتی محەممەد بەشیر و لەلایەن بەری تەحریر الشام و لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن ئەنی تا ڕادەیەک لەسەر ئاستە نێودەوڵەتیەکە و هەرێمایەتیەکە ئەنی پێشوازی لێ دەکرێت و پاڵپشتیشی لێ دەکرێت. ئەو وتانەی کە محەممەد جۆلانی سەرۆشی بەری تەحریر الشام ڕایەگەێنێ ڕۆژانە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە ینی تا ڕادەیەک دڵخۆشکەرە و ئارامی داوە بە سەرجەم لایەنەکان لە سووریا و بە سەرجەم پێکاتەکان. کورد بە دیاریکراوی لە ئایندەی سووریادا ینی تا ڕادەیەک لە ئێستادا متمانی بۆ دروست بووە بۆی کە سووریایەکی دیموکراتی دەستوری بۆ سەرجەم پێکات و لایەنەکان بەبێ جیاوازی پێک بێندێ. ئایندەی ئەو وڵاتە بەرەوچۆ دەچێت و کورد لە دەوڵەتی سووریای نوێدا پێگەکەی لەکوێدا دەبێت. ئەوەی کە پێویستە لایەنە سیاسەکان لە ڕۆژاوی کوردستان بە دیاریکراوی لەم کاتەدا ئەنجامی بدەن چییە و لایەنە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان چۆن دەڕوانە ئایندەی سووریا بۆەوەی کە سووریایەکی ئارام بێ و ئارامی بۆ ناوچەکە و بە تایبەتیش بۆ ئیسرائیلی دراوسەی بەدی بێنێ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری بەڕێز کاک ڕەمەزان کەریم سیاسەتمەدار کە لە شاری ئەولێرە و لە ڕێگای سکایپ لەگەڵمانە لە بەرنامەی پانۆراما. ساو دەبێت کاک ڕەمەزان یعنی ئێمە پێشتر گفتوگۆیەکمان کرد لە ڕابردوو سەرسەرێمە لەسەر ینی ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز و بە دیاریکراویش لەسەر سووریا قسەمان کرد کۆمەڵێک پێشبینیت کرد جەنابەت و زوربەی پێشبینیەکان ئێمە بینیمان لە ئێستادا هاتەدی بە تایبەت بۆ سووریا و بۆ گۆڕانکارانی کە لە سووریا ڕووی داوە. سووریا لە ئێستا دوای بەشار ئەسەد چۆن دەبینن و ئەگەر شرۆڤەیەکی بۆ بکەن لە ڕۆ سیاسیەکەوە چۆنە فەرموو. زۆر سپاس هەورێجان هێوارەوە باش سلااو و ڕێزی من بۆ هەموو گەلی کورد. دڕاستیدا هەگەر ئیجازە بدم بە 3 دقیقا 3-4 دقیقەیەکی من دەخوازم ئەمە خۆ بەرنامە ناوی خۆ پانۆرامە دەخوازم پانۆرامەیەکی ڕابردوو بە 3-4 دقیقا بکەم چونکی لە من ئەمە فترەیەکە چاودێری هەموو کاناڵی ڕاگەیاندن دەکەم لەسەر ئەو مەسەلە وەکو پێویست نەهاتە باسکردن. ڕاستی ئەم مەسەلەی سووریا چاوە دەست پێ کرد کۆدێ وێ ڤەشارتی چییە؟ ڕاستیەکە کۆدێ ڤەشارتی ئەو مەسەلە ئەوە بوو وڵاتێن ڕۆژاوا لە سەروبەندی 2009 پێڕا دەبێژن حەلیجی عەرەبی یان حەلیجی فارسی ئەو حەوزێ غاز و نفت لە دەریا هەیە پێڕا بە ئەو شێوەیە دەبێژن هەگەر بە مەسەلە بە عەرەبی ژن ئەلخەلیج عەرەبی یانجی حەلیجی فارسی لەوێ کەنداوی عەرەبی لەوێ زۆر غاز هەیە نفتشی هەیە یعنی ئینسان دەتوانێت بڵێ یعنی غازێکی زۆر لەوێ هەیە و گەلێک وڵات ئەوە لەوێ بخار. ئەو دەما وڵاتێن ڕۆژاوا ئەمریکا لەگەڵ بەشار ئەسەد چەندین هەڤدیتن ڕاستەوخۆی کردن و هەڤدیتنێک ئێویژی بە ڕێگەی ئێردۆگان سەرۆکۆماری تورکیا کرد. بە بەشار ئەلەسەد وتیان دەبێت تۆ ڕێگە بدی ئەوە چۆنە ئەو کەنداوی عەرەبی چەندین وڵات لەسەرن یعنی حەوزێ غازەکە یەکە کی زۆرتر ڕاکشینە غازەکە بۆ ئەو دچێت. دو پرۆژە هەبوون رووسیا سین ئیران و پرۆژێ ئەڤروپا ئەمریکا هەبوو دەبیا بۆریە غازەکە لەسەر سووریا را بڕۆچ پرۆژەیەکی 100 ساڵی گەورە بەشەر ئەسەد ئەو کەتا پرۆژێ ئەمریکا ڕۆژاوا ڕەفز کرد. ئەو دەما تەبی ئەمانە تشتێن تایبەتن ئەو دەما ئۆباما دموکراتەکان حولێکی جدی بە ڕێگەی سیایدان ویستیان ئینقلابێکی لە ناو سووریا چێکن دویدا سەرکەفتوو نەبوو. جاو ئەو دەما لە گۆر راپۆرتên UN و ئەڤروپا ئەمریکیژی وازێ سووریا ئەم بێژن لە 2008 حشکە ساڵی بوو نێزیکی 800,000 کەس
ببێ بژێوی ژیانمان ئەمە تابی ئەمە تاریخینە دەبێ خەڵقەکە ئەوە بزانە میلیۆنە کەس جیوارێ خۆ بجی هیشتن وا لێ هات کۆ ئینسانێک ساڵێ دەبیا بە 2700 دلار بژیتا ڕەوشێکی وە هەبوو خەڵقێکی زۆر لە ئەمبێژن ناوچێ کشتتوپالی لادیەکان چوونە بۆ دیمەشق و حەلەب و دێرە زۆر هەم وازێ ئابووری خراپ حشکە ساڵی هەم ئەم پرۆژێ غاز لە قەتار بۆ ئەمبێژن لە سەر سووریەوە ڕەفزکردن ئەوەی سێەم ژی سوسیال میدیا پێشکەت بوو ڕەوشێک هەبوو ینی دنیا ببوو گوندێکی بتوو بەشەر ئەسەد لە 2000 ویستی هەنێک ڕێفۆرم بکە حتانی لە تەلەڤیزیۆن و لە سێمینار کۆنفەرانس گفتوگۆیەکی زۆر بوو بەلەم گفتوگۆ دەرچوو ئیتر بوو ینی ڕەخنەکردن لە حافز ئاساد ئەو کەتە برای باشەر ئاساد ماهیر و ئەساد و بەعسیێن گەڤن ئەوەین هەوڕێ باوکیوی بە بەشەر ئەساد وتیان پێویستە تۆ ئەم پرۆسێ دێمۆکراسی ئازادی ڕاگری تابێ بەشەر ئەساد خۆ لە لۆندن خوندیە خانمی یەکەمی سووریا پێشتر ئەسمە ئەساد بخۆ بریتانیا عەرەبە بەلەم بریتانیە ئەو تەسیرێکی زۆر هەبوو کە مەسەلە لە مەسەلەی ئازادی دێمۆکراسی پێشوا بچێ کە ڕیفۆرم بکە لە وڵاتەیە بەێ ڕێفۆرم بکە بەلەم باسیەکانی کەبن و ئەمبێژن برایوی ماهیر ئەسەد بینین کۆ بە یەکجار هەگەر دەرگەی دێمۆکراسی ئازادی وەبی ئەوە دبە ئینقلابدە بۆی بەشەر ئەسەد ئەمە ڕاوەستە ئەمە سێ هۆکاری سەرەکە بووی ئەوەی دیکە کوگەلی کورد بزان بە من لە بیر منە کە کاروان ژیزانە لە پوک مەدیا کوردی مێ ڕۆژاواژ زۆر هەبوون ئێمە ئەو کەتە بۆ تازیەکی من ئێستا ناوەکە ناڵێم ئێمە سەردانی سەرۆکی حەزبێکی کوردی ڕۆژاوا ئەو بەمە وتی بە نونەرەتیە سەرۆک مامجەلال کەک بەرهەم ساڵە گەلمە هەڤدیتنێک چێکە بۆ ئەوە ئێستا نەهینی نییە دەبێ بزانن بەڵام من یەکەم جارە دەرێ سەرۆک مامجەلال ئەو کەتە بە کەک بەرهەم ساڵە ڕاست باردوو بە حکمی ئەوە کەک بەرهەم وابزانام سەرۆک وەزیران بوو سەرۆک مامجەڵاژش بەر کە سەرۆکی کۆمار بوو سەرۆکی گەورەترین حەزب بوو و ڕۆژڵاتی ناوەڕاست باش دەناسی ئەو وتبوو وڵاتێن ڕۆژاوا بریاردانە وازێ سووریا ڕەوشێکی ئالۆز چێبە لە هەموو وڵاتێن عەرەبی پێویستە کورد یەکگرتی خۆ چێکن و خۆ بپارێزن ئەو کەتە سەرۆک مامجەڵال هەنێک پێشنیار بۆ بەشەر ئەسەد کرد بوو سەرۆک کۆماری سووریا بەلەم دیارە گۆڵێ ڕانەگرت بوو جا ئەو وازە ئەو کەتە بەوی شێوەی دەست پێ بوو دوایی مامجەلال هەڤدیتنێ دویام گەر بەشەر ئەسەد چێ کرد ئەو قاوەری هەرێمە ڕۆژاوای کوردستان ئەو کەتەش دایک بوو بەلەم بەشەر ئەسەد بوو قوربانی سێ تشتە یەکەم ئەو غازی قەتەر ئەوە پرۆژەیەکی 100 ساڵەیە بۆ هەموو ئەوروپا دوو هێژاری پێشکەت هەشکە ساڵی پێشکەت بەشەر ئەسەدجی لە بەرامبەر وی ڕێفۆرم چاکسازی پێش نەخست ئەوەی سەیەمژی باسیەکانی کەون ئایلێ بەشەر ئەسەد برایی وانە ڕێگە نەدان هەنێک پێشڤەچوون چێبە بوی ئیتر بەهاری عەرەبیش دەست پێ بوو بوی ڕەوشی سووریا لە 2011 15 ئادار دەستپێکی لە دیمەش چەند کەسێک دەست پێ بوو دوایی لە دەرها کدەمە دەرها دەست پێ بوو ئەو کەتە بە ڕێگەی هێست ئەو چارەسەرکردن خەڵقێکی زۆر کوژران ئیتر بوی دەست پێ بوو ئەمە یەک جا ئەوە کورتەیەک و ئێستا بێنە لەسەر پرسیارێ وەدا تابی هەنێک تشتێ نەهینی ژانە من ئاگادارم بەلەم ئێستا کاتی وی نییە مەسەلەی دودیا حقیقەت مەسەلەی دودیا ئەم وازە چۆن دەست پێ بوو هەموو کەس باس لە ئەوە دەکەن رووسیا ئیران بۆ چه بەشەر ئەسەد بجی هیشتن بۆ چه شەڕی نەکردن طبعا ئەو پرسیارێکی زۆر جەوهەری ینی بەڕاستی زۆر جەوهەری بەڵێ ڕاستە لەبەر ئەوە من مەسەلەی ئەسکەری بخۆ ئەسکەری کردمە مەسەلەی ئامنیژی باش زانم رووسیا باوەڕ بکە هەگەر بەس ئۆرێشتیک ئەو چەکی ئاخر بەس ئۆرێشنیک یان دەقات لە ئۆرێشنیک چەکێک بکاربانە دەمە ئەونا لە ئید دەردکەتن توان بوو ئەوە ڕاوەستاندا یێمە زانن هەواڵگیری رووسیا FSB هەواڵگیری ئەمریکا سیایی بریتانیا میشەش و یێ ئیسرائیل مۆساد لە ناو هەموو ڕێکخراوێ تێرۆریستی رادیکال ئۆپۆزیسیۆن خەڵقی خۆ هەیە لە دەما گفتوگۆدا کە جۆڵانی تازە گفتوگۆ دەکردن ڕووسەکان زانین هەواڵ مازلوم ئابدی بۆ 6 مانگ پێش ئێستا ئێمە زانین
يعني لدما گفتگو دا لنف کۆبوونەوە دەتوان بوو لێ بدانات هەفتە نەکانە بەڵام رووسیا ئیران بۆ شار نەکەن من ئێستا بە هوردی باس دەکەم ئەمە معلوماتی نەبیستراون بە ڕێگەی کوردستان دەما ترامپ سەرکەوت رووسەکان لەگەل ترامپ هەتنە گفتگۆ لەسەر دو دۆسیە لەسەر دو فایلێ سووریا فایلێ ئوکراینە گفتگویەکی جدی ناوبینی واندا چێبوون رووسەکان لەوی تێگەیشتن هەم بە ڕاستەخۆی بە کانالێن کرێمەل و سیاسی هەم بە ڕێگەی هەواڵگەری تێگەیشتن کە ترامپ بە ڕێگەی نونەری خۆن لەگەل بەشەر ئەسەد دناوە دانوستاندنێکیدا دو دانوستاندن ترامپ لەوێ خۆ بریە بەێ ئەوە نەبیستراون یەکەم جارە بە ڕێگەی وڵاتەوە زانیاری نوێ فعلەن بەێ ترامپ ئەو کاتە بریاردا بوو بەشەر ئەسەد لە حکم بمینە و وڵاتên سعودی وڵاتی ئیمێرات ڕاستپارت ku yarmetiyekî darayî û wekî dîke jî piştgirî Esed bikin. Trump bilawê xwe biryar dabû Beşer Esed li hukm bimîne bû ketekî ta ew li hukm. Hinek proje rojhilatê naverastê mezin hebû, hinek planê xwe hebûn. Trump û Beşer Esed ta hedekî li ser hinek tişt rêxew. Ew yek. Rûsekan li ema zor nîgeran bû. Meselê didiya eger yê we bizandin Supey Pastaranê İran, Hêzê Qudus û artêşê resmî İran, Hezbollah her çalakiyek, her culanawek di nava Dîmeşq da bikirana Mossad cîgehê wan zanî lê dida. Ew kete İraniyekan hestan hinek malûmat bes bi Esed xwedî xwe wîtiyan wîtiyan tu bi nabe bi kes bilê hinek çek ewe bi enqest wekû tecrübeyekî yani beşariyan taqî kirdew beşariyan taqî kirin belê beşariyan taqî kirin belem ji ber ewa beşariyan taqî kirin ew hewala dîsa çû gêşte Mossad İraniyekan tê gêştin ku Esed xetekî xunê nehînî li gel İsraîl heye tabî İraniyekan jî li ema zor nîgeran bûn axir kombûnawayê 22yemîn li astana birêva çû li wê îtir dibêjin tehsil hesil îtir yani bi yekalî bibe ew keta guftûgoyekî cidî çarxolî çêbû navbînê Tirkiye, İran, Rûsya, Sûriya dawa li Esed kirin ku dibe dest bi cî hinek gorankariyê cidî bike li destûr da li ewa da û dawa li Esed kirin helwestekî xunê rontir li hemberî Amerîka û İsraîl hebe belem ewana li wî tê gêştin ku Esed hiç hingavek nabêje duayî şansê duyem dan dema li İdlib hêzekan derkewtin her ber bi Helebê hatin Esed li gel ailê xwe roşt Rûsya ailê xwe li wê bicîhîşt belem li Rûsya li gel Putin guftûgoyê wan çêbû îtir li wê Putin bi Esed wîtî yê me bi hiç şêweyekî nikarin piştgiriyê te bikin İran jî îtir piştgirî wî nekirin axir kombûnawayê Doha bû ku ew dema Sûriya, İran, Tirkiye bangêştê Iraq kirin bi navê Iraqek Fuad Hüseyin li wê bû îtir li wê bi tewatî bi Esed wîtiyan yan dibe welateke bicî bêlî ku heger welat bicî neylî ew kete Amerîka jî çimkî demokratekan li serdemê Obama Biden pêwendiyê wan li gel Esed baş nebû ew kete wîtiyan heta koşkê serokkomar bombardeman dikin îtir Esed ew kete xwe rizgar kir ئیتر ئەسەد ئەو کەواتە هەڵهاتنی ئەسەد کاگە ڕەمەزان ینی ئەتوانین بڵین تا ڕادەیەک پلان بۆ داڕێژراو بووە و بە ئاگاداری زۆرێک لە وڵاتە زلێزەکان و هەرێمایەتەکان بووە ڕاستە جا ئەو کاتە دو بژاردە دانە پێش ئەسەد یەکەم بژاردی یەکەم وتیان دەبێت تۆ مەسەلە بژاردە یەکەمەکە بژاردە یەکەم ئەوە بوو بژاردە یەکەم بەڵێ بمینی شەڕ بکی وەکو قازافی ئەو کاتە دوکوژرێ ینی بریاری کوشتنی وی سەدا سەردا بوون بریاری دویم ڕووسەکان ئامادەنە ئەو ڕزگار بکن بە شێوەیەکی چۆن یانوکۆویچ ڕزگارکردن خۆ بریاری کوشتنی ئەسەد دابوون هەگەر ڕووسەکان نەبوونە ئەسەد دکوژران بۆ وێ ئەسەد زۆر بنهێنی هیچ کەسێک ئاگادار نەکرد حتا برای خۆن ماهیر جی ئاگادار نەکرد زۆر بە نەهێنی سووریا بجیهیشت و ئەو ئۆپەراسیۆنێ بجیهیشتنێ دیمەشق بە تەواتی هەواڵگریە رووسیا بە سەرۆکاتی بۆرتنیکۆف سەرپەرشتی دەکرد ئەسەد بەوی شێوەی
ji Rusya ji Dîmeşk derket û guftûguyekî Îran û Rûsekan jî li ew serûbenda li gel Colanî û Hêteşê hebû. Ewa berjewendiyê wan çend diparêze. Bo wê kewtinê Dîmeşk yekem care rêkeftinekî navbênî Rusya, Îran, Çîn li gel Amerîka, İsraîl, Brîtanya bû û Tirkiye jî li wê de aktorek bû. Yani yekem care mesela di meselê Afganistan'da rêk nekewtin, kêm rêkewtin. Li meselê Ukrayna da rêk nekewtin. Belem ema yekem care li navbênî Amerîka, Rusya rêkeftinek hebû. Beşer Esed biçe Jûlanî bimîne. کەواتە ئەم ڕێکەوتنە گرنگە کە هەبێ لە نێوان ئەم ینی وڵاتە زلهێزەکان و هەرێمایەتیەکان لەسەر قەزیەیە کە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی تا ڕادێک لەسەر ئەم قەزیە گەورەیە کە سووریایە ینی کۆدەنگ بن و بۆیە کێشە و مەشاکیلی گەورەتری لێ نەکەوێتەوە. ڕێکەوتنی ئەوان و بەردەوامی ئەم ڕێکەوتنە بۆ داهاتوو بۆ ئایندەی سووریا تا چەند گرنگە. پێت وایە لەسەر ئایندەی سووریا و دەوڵەتی نوێی سووریا و جارێکی دیکە دامەزراندنی حکوومەتێکی دیموکراسی و پێکاتە و فرەنەتەوە لە وڵاتە ئەم وڵاتە زلێزانی کە جەنابدا مەژەی پێدەی کۆدەنگە بن بۆ ئەم بابەتەش یاخود نەخێر بەرژەوەندەکانی خۆیان لێگەدەنەوەوان. دراستیێدا لەسەر چەند تشتا دەمینە. من ئێستا تێم سەر سێناریۆکان بەڵام ئەما لەسەر چەند هۆکار و سەبەبەکان دەمینە. ترامپ 21 wê dest bi kar be wekû serokkomarê Amerîka. Ew ku rûda dervayê plan û programê Trump. Yani helwestê Trump çon dibe. Helsûkeftinekî çon dike. Sûriya bi cîdê le İsraîl li cîgeyê wî digire li gel Fransa yan li Sûriya dimîne. Di do Trump li gel Colanî çon helsûkeftin dike. Bo wê êsta pelepeleyê Esed zû labirdin بۆ بکنە ئەمرێ واقعی و بایدن ئەمە هەموو قبول بکە بکنە ئەمرێ واقعی بۆ ترامپ نتوان بە گۆڕانکاریەکی جدی بکە. ئەمە یەک مەسەلەی دودیا سەرۆکی دەستگای هەواڵگریی تورکیا ئیبراهیم قاڵن وەکو یەکەم کەسێ ناودەوڵەتی چوو سەردان کرد لەگەل جوڵانی هەڤدیتن کرد سەردانی مزگەفتی ئۆماویە کرد. تورکیا خوشبەر و جوڵانی بەخۆ ئیدلیب لە دەست ئەواندا بوو. یعنی مەسەلەی ئیدلیب چۆن بوو؟ ئەو کەتا Kurda şerrekî baş kir li dijî terorîstekan, Rusya şer kir, hêzên Esed û Îran texrîben teror hêzên opozîsyon zor li kar kewtibûn. Ew keta Tirkiye pêşniyarek kir em hêza li Îdlib were parastin da. Putin ewa qebûl kir. Dido ew navçe Efrîn wan jî dane destê hinek li wan hêzan. Tirkiye li serî da Îdlib li jêr destê Tirkiye da bû heta perî Tirkiye li wê karî dikir. بۆ wê Colanî hêzê Hêteşê tesîrekî Tirkekan li ser wan zor e. Zextek û fişarek şêweyekî muhendîsî li ser aqlê Colanî ew hêza êsta Tirkiye kar dike. Meselê didiya hêzên Colanî ku li 15 hêza pêktê beşekî wan li welatanê Sovyeta kevin. Rusya, welatên Kafkasya, Asya navîn wan hatine, hêzên dinê Erebî ne, ewan dilên nabe yê me wekû Taliban bin. Taliban hêzekî neteweyî niştimanî vatanî yê Awganî ye. Belem Al-Qayda û Daeş hêzên navdewletî bûn. Yani Taliban dibin bes min li Afganistan şoreşê xwe kirim serkewtim. Belem Al-Qayda Daeş digotin yê me hêzekî navdewletî ne dixwazin xilafetekî Rojhilatê Nava Kafkasya çalaşekanan bo hemû ciyan e wan. Bo hemû ciyan e. Bo wê di nava Hêteşê da زێدەتر ئەو هێزانە ئەوەی کو گرێدای ئەلقاید و داعش بوون ئەوان دەڵێن تەمامە لە سووریا سەرکەوتن دەبێ ئێمە لە سووریا سەرکەوتن بەڵام دەبێ ئێمە بچنە ئیراندا بچن عێراقدا و بەر بە رووسیا بچن ئەگەر ئێوە بزان بن ئەوانە ئەم ئاخرا بەسێ حەزرەتی محەممەد سەلالای وەسەلام پێغەمبەری مەزنی ئیسلامی درودی خوا لەسەر بە بەسێ شەڕێ مەک و مەدینە و شەڕەکانی دیکە لە تاریخدا دکن ئەوان دلێن سەرکەفتنێکی لە تەرەف خۆی گەورە دەهات. ئەمانە سەرکەفتنی دیمەشق دلێن هەدیەک دیارەیەکی خۆی گەورە بوو بۆمە هەگەر نا دەبێ رووسیا چۆن بێدەنگ بوو ئیران چۆن بێدەنگ بوو ینی بە 13 ڕۆژە سەرکەفتن ئەوانە بەرەورد بەڵام کاک ڕەمەزان یعنی
من او قصه خو بکن فرمو اوانا او سرکفتنا براور دکن به سرکفتن کون دسپیکا اسلامی ده اگر او یکی کرد لنا واندا بو خلق محاباد بوی شوی ده گو مادم خوی گوره دست خل پشت ما ام سرکفتنا به 13 روزا کر نابلیر راوستن استا مسئله دستور و پارلمنت و حکومت بو 3 مانگ هل پسرانه راوستانه دلی تواو با دستوری خوب بنویسن پارلمنت و حکومت دست به کار به سر حکومت هل بجیرن دوای اوا دوی سفر بو عراق و ایران و بر به ولاتین روسیا بچن او دتشتا هنه هگر جولانی به قصه ترکیه نکه به بالانس لگل اکتور ناو دولتی امریکا بریتانیا اسرائیل فرانسا ولاتین اروپا لگل روسیا چین وانا لناف خواهی داشت به تایبت لگل کردکان اگر به بالانس حزب که به شیوه که استا سیاست دکه به بالانس سیاست بکه او سوریه کی سقم گرد به بلن بکه و جیر تاثیر ترکیه یک اکتور دروا اکتور نافخواهی بکه و جیر تاثیر او هزن گریدای القاعده و داعش دبه یه شورش کی جهانی بکن و هر وهاجی اسرائیل هنک پروژه خو هنه بکه و جیر تاثیر اسرائیل او دامال سوریا شارکی جدا شده فرمون لسر خوب بکه تین اثر دهات بوده زور باشه لسر هر او ڕێچکەی کارکردنی ینی ئەم گروپانە بە تایبەتی بەرەی تەحریر و شام و ینی ئەو هێزانەی ئۆپۆسیۆن کە لە نێو ئەم بەرەیەدا کۆبوونەتەوە ینی ئەبوو محەممەد جۆلانی سەرکردایەتیانەکە ینی ئێمە تەساریحەکانیانە بینین لێدوانەکانیانە بینین ینی لە میدیاکانەوە ینی لێدوانەکانیان تا ڕادەیەک ینی ئارامبەخشە بۆ وڵاتانی زلهێز و بۆ وڵاتانی هەرێمایەتیش چکە بۆ نمونە ئێمە جۆمان لێ بوو محەممەد جۆلانیڵێ ئێمە سووریامان ئازاد کرد بەڵام خۆ ئێمە بەنیاز نین بڕۆین بەرەو ئێران یاخود وڵاتانی دیکە ینی ئەم فکرەیە ئەم بیر و بۆچوونە ئەم بیرکردنەوەی لە سیاسەتی ئایندەی محەممەد جۆلانی بە دیاریکراوی ئەگە سەرکەوتوو بێوەکو جەناب تەڵەی و ئەگەر وڵاتانی هەرێمایەتی و زلهێزەکانیش پشگیری بکەن بەوەی کە سووریایەکی مستەقر بنیاد بنێ لە ناوچەکەدا پێ دوایە ینی ئەو فکرە داعشێ سەرکەوتووە بێت کە پاڵپشتی لەوە ئەکات یاخود ئەو فکرە قاعیدەی کە پاڵپشتی لەوە ئەکات نەخێر دەبێ ئەمان بەرەو هەموو وڵاتانی دنیا بڕۆن و وڵاتانی دنیا ئازاد بکەن و بیر و بۆچوونەکانیان بگەێنە وڵاتانی دنیا ئەمە سەرکەوتووە بن ئەوان ڕاستی ئەوڕێجا من شتێکی دیکە نەهینی بڵێم ینی بە بڕیار نەبووم بڵێم بەڵام من ئاوا دڵێم بس خلقك زانه بلم خلقك جنزانه ام دنیا کلوب جوات بیلدربرگ سیاست کس اندام وینه جماعت ماسونینه اوانا حکم دنیای دکن اکتور کردی کدنا واندش من وانا دناسم او جماعتاش دناسم یک جی لسر بریاری وان دمینه اوانا چه حکمه کی بدن اوانا سروکی امریکا و سروکی روسیه ایران لسر اوان دمینه اوا یک دو خطریت کشتن جولانی ہے که جولانی بکجره کسی که دیگه لجیگه ویدایی اگر جولانی مثلا لگل سیاست آرامی سقامگری به اگر اکی بهیزه اوی لگل وینه به جولانی بکجره بلا من لیره تشتکی بلیم دبی کانال کردسات و همو گلی کرد ببورم بلا من دبی راستیکه بلیم زانی دبی راستیکه چند طالبه گرنگه دبی راستیکه بلیم سبی او پیش هگریه و بزانم پیش مانگه که من و جنابت مقصه کرد قصه که من راست درچو من لگل کانال که راگیان روسیا قصه که من راست درچو لگل کانال نزیک لحوالان پیکی لحوال بدران درم آخوی موتن پیواجوی آشتی پیش دکوه پیش کرد استاد همو کس دلی پیواجوی آشتی تواو بیا مدلیم نخیر پیواجوی آشتی بردوامه دولت باخچری لگل بریز و جالان هفدیتن کریه بریز اردوگان پیواجوی آشتی استا لگرمای خوده وفده کی دم پارتی سردان بریز و جالان کریه او تشت نبیستراون بلا من استا تشت کی لیره دلیم به او پر مسئولیت و هیویدارم من خلطم هیویدارم قط او تشتا رو نده بلم اوای مدبینم بلکو استانا امسال سال دهاتو بلم اوای مدبینم لدهاتو دا شرکی خوناوی لسوریا رو ده یعنی انتمال ها وازکه استا تمام سالک 2 سال سقمگریک بخورا دبینه بلم لدهاتو دا صدا نو انسان نابه خو کافر بکه خدای مزن زانه صدا صد چه رو ده بلم اوای من دبینم لدهاتو دا گوم خون
لە سووریا دەبێت سووریا دەبێت حربێکی عالەمێ سێم بۆ چ زانی سێری بکەن ئەگەر پرسیاری سەر کورد هەبە اون بکەم من وەڵام دەدەم وڵات دواتر دێمە سەر کورد چکە بەڕاستی کوردیش گرنگە لە بابەتەکە بەێ ئەوەی ئێستا ڕاستیدا ئەوەی ئێستا مە دەبینم بە شێوەیەکی سێزدە ڕۆژی بە شێوەیەکی سێزدە ڕۆژی کۆ سووریا بەوی شێوەی کەوت باشە ئەمە خەڵقێکی زۆر گەڕەوە بەلەم لە دوای ئەوە هەگەر سێری بکەن ئێمە بە پانۆرامێکی بەرەوردێکی هورد لەگەڵ عێراق بکەن یەکەم داما عێراق ڕووخا نێزیک لە نۆت وڵاتی دنیایی بە تایبەت 6 وڵاتên کوالیسیۆنê لە ناو بەغدا بوو پۆل برێمر ئامریکا دانا لەسەر عێراق ئەوە یەک دوو ئاکتۆرên وەکو سەرۆک مامجەلال ئەمەد چەلەبی سەرۆک بارزانی ویên وەکو عەلی سیستانی مەرجەی گەورە باوکی ئەمەر حەکیم یعنی خەڵقێکی زۆر شارازە و زانە لە عێراق بوون بە تایبەت لەسەر و هەمیەوە با کەس دڵی خۆ نەگرە کەسێکی وەکو سەرۆک مامجەلال سەرەڕای ئەوە هەموو ئێمە بینی لە عێراقی شەڕی ناوخۆیی چێ بوو ئێمە بینی لە عێراقی تەقینەوەیان زۆر زۆر گەورە چێ بوو وەکو کوردە لە عێراق بوو بە گۆمی خوێن بۆ گومێ خون ئێستا یەک بە یەک ناخوازم باس بکەم شەڕی سەدر و ئامریکا دوایی داعش و کۆمەڵک پشت ڕۆژ نەبوو ئێمە لە ڕاگەیاندن بوون ڕۆژ نەبوو تەقینەوە چێ نەبوو یعنی پێشبینی ئەم ڕەوشەی عێراقەکەی بۆ سووریا کاک ڕەمەزان تۆ جا من ئێستا تێمە سەرەوە باش لە 2003 ویکیان نۆی مانگ شەڕەکە نۆی نیسان دەست تەواو بوو جۆرج بوش ئەوە کتابی ئەوە لای منە بیراوەردی بۆ من دیپلۆماتەکانی ڕووسە هینانە لەسەر کەشتیەکی گەورە جۆرج بوش وتی شەڕەکە تەواو بوو بەڵام شەڕ ئەو کاتە دەست پێ بوو حتا 2007 عێراق یەک لەگەڵ یەکی شەڕ نەکرد بوو کورد بوو لە دوایی ڕێفێراندوم شەڕی کورد و عێراقیش چێ بوو حتا 2017 لە ماوەی 15 ساڵ لە عێراقی شەڕە بوو تا ئێستاژی تا ئەمڕۆژی بە تاواتی عێراق تاواتی ئابووری و ئەسکەری سەقامگر نەبی جا مەسەلەی عێراقی زۆر باشتر بوو لە سووریا چونکی لە عێراقی کاولکاری چێ نەبوو لە ناوبینی نە دە ڕۆژدا ئەم نا 20 مانگ حتا 9 نیسانێ لە ناوبینی 19-20 ڕۆژدا بەلام لە سووریا 14 ساڵە کاولکاری لە 2011 شەڕی ناوخۆیە ڕاست لە 2011 و 14 ساڵە کاولکاری ئەوە یەک دوو ئاکتۆرێ ناودەوڵەتی جیگا لە ئیبراهیم قالن هیچ کەسێک نەها لەوێ نینە بەس هێزە هێتشینە و جوولانینە و هەگەر هێوە بزان بن جوولانی بە تەنیا حکم بن ئەو برادارەکە من ناخوازم ناوی بڵێم لە کوردستان 24 ئاوامەجە دەردکەوە ڕۆژێک لە عەفرینێ ڕۆژێک لە دیمەشق دلێمە بوو مەسەلەی کورد شوونە وەکو ئەوە فکریە ئاستی سەرۆک مامجەلال کەس نە حەسابی بۆتە دکە نە کەس گۆڵت ڕادگرەکەکە یعنی جوولانی ئێستا بە تەنیا سەرکەوتە جوولانی داوا لە کورد کرد کورد بەشدار نەبوون باش بوو بەشدار نەبوون یعنی چۆن مامجەلال بریاری سێدارەدانی سادام ئیمزا نەکرد زۆر باش بوو باخۆنێ خونێ سونا بە دەستی من نەبە ئەگەر کوردجی بەشدار بوون لە لێدانی ئەسد ڕووخاندن بۆ کووردا باش نەبوو جوولانی بە تەنیا بوو یعنی زەرار بوو جوولانی چونکی ڕێکەفتنێکی مەهە بە ناوبژێنیوانی مامجەلال سەرۆک مامجەلال لەگەڵ ئەسد نە ئەوەن دژیتیامە دەکرد شەر دەکرد نەمە بڕاستی و ڕێکەفتنەش بەردەوام بوو ڕاستە ئەسد کۆمەڵک تشت ئەو نەکردن بەلام لە حەسێکی هەبوون لە قامشۆ هەبوون یعنی من حەز دەکەم بێمە سەر ئەسڵی مەسەلەکە بۆ وێ ئێستا چونکی منەوە هەموو پێشتر باس کردیە جوولاناوی هێزە هێتشێ بە تەنیا چون دیمەشق دەسڵات گرتن دەست هەر کەسێک بچەوێ دەرێ وەکو میوان بچە ئێستا جوولانی بە تەنیا حکم یعنی بە تەنیا حکم تەجروبی ویژی لە ئیدلیب 4-5 میلیۆن کەس لەبەر دەستی وی بوون ئەو تەجروبەی خۆشی هەیە 6 مانگ جارێک ئەنجومەنی ئاسایش کۆم دەبوو لەسەر ئیدلیب بریار دەدا پەیوەندی جوولانی لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی دنیایژی هەبوو بۆ وێ جوولانی ئێستا تەنێ لە وای حکم دەکەی کە ئەڵی تەنیا حکوم دەکات کاک ڕەمەزانیمە بەس ئەوەیە ینی حکومێکی خراپە ئەگەر بە تەنیا حکومکای خود نەخێر ئەبێ هەموو پێکاتە و ئالێن جیاوازی سووریا لێ بەشدار بن لەگەڵیدا دراستیدا هەگەریوە بزان بن لە عێراقی ئەنجومەنی حکم چێ بوو 2 مانگ جارێک یەکی حکم دەکرد چەند کەس بوون
بۆ ساڵێکیش یاواری بوو چ بوو بوو سەرۆک کۆمەڵ دوای سەرۆک مام جەلال بوو یعنی لەوێ زانی شێوەیە کو ئێستا سووریا جوولانایی بە تەنیا نتوانە حکم بکات چونکی وازێکی زۆر ئالۆز هەیە سێری بکە مەسەلە کەک نوشیروان کو ئەوژی سەرۆکێک بوو لە ناوە کووردا کەک نوشیروان ڕۆژێکی بە من وتی ئێمە چەندین دانیشتن کردن کەک نوشیروان وتی من دەتوانم برێم سەرۆک نوشیروان موستەفا سەرۆک نوشیروان موستەفا وتی کەک ڕامەزان من هەوە زۆر مهمە من نەتخواست دووارێ سیاسی شۆڕژگەری دخواستم کۆمەڵناستم وتم کەک نوشیروان لە تو کۆمەڵناستر کەس هەیە وتی مە دخواست زێدەتر کۆمەڵناستم بە تایبەت حەز دەکردم کەرکووک باش بناسم ئەو منتقەی مادەی 140 کورد هەوی کەک نوشیروان هەموو لایەکان ئەو تشتا زانی سیاسەتمەدار دەبێت کۆمەڵناس بکەن ئەگەر ئێمە لە ڕووی کۆمەڵناسیدا بزانن سێری بکەن هەورێجان تو ئینسانێکی 6 ساڵ بە ئاگر و هەسن حکم بکی ڕۆژێکی بڵێ ئەوە دموکراسیە چ ڕوو دەدا کارەسات بەڕاستی ها کارەسەت من خۆ کوردستانە سۆر وڵاتên yani ji Sovyeta berê bûm ji Kazakistan bes ême esas ji Bakurê Kurdistan roştine mesela rejimê Stalin Sovyet 7 sal hezbê şûyî totalîter dîktatör bû nîvçe azadiyek hinek hebû belem dema Yeltsin Gorbaçov hat azadiyek çêbû mafya hukm dikir rojane xel dihate kuştin dizî û cerde pêş eger em hildin Iraq gelek jinên Rûsekan ku li gel Kurd Ereb zewac kirbûn mamosteyên zanku li zemanê Sadam çi seqamgiriyek hebû belem duayî ewa çend jinên Rûs û Krîstiyan Mesî ser birin çi qas kes li em Kurdistana bo ticaret çûye Bexda ta êsta jî bêserûş ta êsta jî li Iraqê çi keraset rûda li duayî Sadam pêştir eger yekek dezgîr bikirana digotin ema muxabarat biriye belem li Iraqê kes şew ditwane 12 yekî şew derkeve der Habî li Dîmeş xirabtir dibe. Xelqek tu 6 sal bi agir û hesin tu hukmî wî kiriye êsta yekcar azad bû. Wê duayî ewe culanî hêzên hêtêşê bibînin ku em azadî proseseke. Bi rêvolûsyon nabe bi şoreşgerî, bi evolûsyon, bi sedan sal dibe tu berba biçî, bi dehan sal. Zû çênabe, perwerde, komelge ew e. Bo wê dibe însanên siyasî komelnas be. Eger li rûyê komelnasî ve tu bo wî biçî من پێم وانە ئەو سەقامگیری و ئازادیا بەردەوام بە ڕاستە دەرگای زیندانەکان vekirن خەڵقێکی زۆر هات ڕۆژنامەنووسێ ناودەوڵەتی بەلەم دوای مانگێک 2 مانگ 3 مانگ خەڵق برسیە یەک ترس نامەوە ئەو کەتا پاوزا چێت بە هێزن ئەو کەتا هێزن هێتێشێت مەجبورە قانونی شریعەتی ئیسلامێ بجی بکن یان شریعەتی کل ئیسلامش تا حدێکی دوور بوو ئەوەی کو داعش لە مووسڵ فکری کردن ئەو کەتا قانونێکی دیکە بجی دکن قانونێکی بجی دکن شەڕێ ناپای دەست بکە یەکژی من شتێکی دیکە دەخوازم بێژم زانیاریەکی نەبیستراو مایر ئاسەد برای بەشەر ئەسەد بریارێکی جدیدە مایر ئاسەد لەبەر کوڕێ حەفز ئاسادە برای بەشەر ئەسەدە و باس لە ئەوە دکن هەنێک تجارەتی نەشاری دکرد پەرەیەکی خونێ زۆر هەیە باوکی وی حەفز ئاساد ku li dînê îslamê de ema tawanekî gewre ne ku li qebreke tefûtû nekirin ewan heskanê حەفز ئاساد derkirin zor sûketî pêkirin û agir berdan evan li nav Sûriyeyê de lehengirên حەفز ئاساد kurî wî birazî wî biryarê cîhadê da Mahir Esed biryarê cîhadê da û ew xelqên ku hatine di siyasetê de tiştek dilên parastinê namil û dema aştî navbînê me Tirkiye hebû me digotin parastinê namil û çek bi kar naynî belem çekî xwe diparêzî êsta lehengirên 36 corê dezgehên mixabaratiyê ser bi Esed wan hene rast e çûne malê xwe daniştine بەڵام خۆ لە ناو نەبراون و هەمویان ماونەتەوە لە وڵاتەشان بەڕاستی بەێ چاوەڕوانی سەعاتێ سفرن خۆ پاراستنە و لە سەعاتێ یەکژی ئەوانە بەشێکی وان بەشر ئاساد چوو کەس ئاگادار نەکرد بوو ئەوانە بریارێ شەڕ و بەرخودانی دابوون ئەوە کۆ لە ناکاو چێ بوو کو ئەم فەوزێ کۆمەڵناسی شێوەیەکی من باس دکم ئەوە پێ بۆ ئەو نقطەی خۆ شەڕێ ناخۆ زۆر هیوادارم وانە وڵا هیوادارین ینی ئێمە ئەمانەوێ سووریایە کە دراوسەیەشی گرنگمانە ینی بمێنێتەوە بە ئارامی
زۆر باشە ئەمێ پێنج خولەکم ماوە بۆ تەوەری کۆتایی کە باسی کووردە باسی بکەین باشە ینی کورد ئێستا تا ڕادەیەک ئارامی خۆی پاراستووە ناوچەکانی ژێر دەسەڵاتی کۆنتترۆل کردووە هێزێکی سەقامگیری خۆی هەیە ڕاستە لێرە و لەوێ ینی هێزەکانی پاڵپشت بە تورکیا هێرشەکەنە سەر هەندێک ناوچە منبج و وایەسە دەوترێ کۆبانەی خەریکە ینی ئەوانی ژێرشی دەکەنە سەر کورد چۆن نەتوانێت ناوخۆی خۆی ڕێکخا بۆی کە بتوانێ لە سووریایەشی داهاتوودا ئەگەر سەقامگیر بێ ئەگەر ئالۆز بێ بتوانێت جێگەی خۆی بکاتەوە پاڵپشتی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا لە دەست نەدا کورد ئەتوانێت ئەمە بکات بێنێتە بەرهەم زۆر سپاس هەورێ جان ئەمە 42 دقه هەگەر کورسەت خێرێکی بە من و جەنابێت بکە ئەو 5 دقه بکە 10 دقەدا لە خزمەت زانی سپاس دکەم کورسەت ماڵی خۆمە زانی من تشتێکی بڵێم ینی چەند من لە ئەم فترە لە 10 کاناڵە دەرکەتم بۆ دووبارە نەبێت چەند خەتی ئەساسی استراتێژیک بڵێم یەکەم هەگەر جوڵانی ئەوەی کو باس دکەن نابێت چەک لە دەست هیچ لایەنێکیدا بمینە دەبێت چەکەکان هەموو یە ئۆقمەت بن هەگەر بوی دەست پێ بکە لەگەڵ هەواڵانی ڕۆژاوای کوردستان ناگێژە هیچ ئەنجامێک بە هیچ شێوەیە من دەتوانم من ناخوازم بە ناوێ فلان سەرکردە سەر و قسە بکەم ناوێژم بە ناوێ ڕۆژاوای کوردستان من بە هیچ شێوەیەکی دڵنیامە کورد شەکی خۆ تەسلیمی هیچ کەسێک ئەوە یەک تورکیاژی ئەوە دەخوازە بکە تورکیاژی ئەوە دەخوازە بکە کورد نە چەک تەسلیم بکەن نە تەسلیمی ویستی دەولەتی تورک ببن بە ڕێگەی جوڵانی ئەوە یەک هەو شێوەی پێشمەرگە مۆدلی پێشمەرگە لە باشووری کوردستان لەگەڵ عێراق ببە بەشێک لە ئەوێ سیستەمی پاراستنی سووریا ئەوە دەبێت ئەو مۆدلی پێشمەرگە ئارتێشی عێراقی لەوێ دەبێت ئەوە یەک ئەوە ئاستەنگی یەکەکەکان ددوو هەگەر ترامپ ئەوە هەواڵێکی دڵخواشکارە هەگەر ترامپ بریاردا هێزی خۆ بکشینە یان بریاردا بێلایەن بە ئەوە ئیسرائیل لە جیگەی ئەمریکا دەگرێت فەرەنسا ئیسرائیل و هەنێک وڵاتێن ئەوروپا ناخوازم ناوێ وان بێژن واتە نابە هیچ ترسێک هیچ دڵڕەتیەک لە دڵێ ملەتی کووردا چێبە وەکو مزگینیەکی گەلی کورد لەوێ بێ پاراستن نامینن و ڕێگە نادن کوردستانی ڕۆژاوا قواری ڕۆژاوای کوردستان تێک بچە هەگەر ئەمریکاش بچێت هەگەر ئەمریکاش بچێت و هێزی کورداژی هێزێکی باشە بەڵام ئەو دەبێت حتا رووسیاژی ڕێی هەرچەند ئینسان نتوانە سەدەسەد باوەڕ بکە رووسیاژی ئەمە چەند ڕۆژێکە ڕێی خۆ لەسەر کورد زۆر باشە حتانی لەگەڵ کووردا دەناوە گفتوگویەکیدا هێزی خۆن لەوێ جیگر بکە و رووسیا پۆشمانە لە هەلوەستی خۆنێ پێشووتر و ئەسەدجی پۆشمانە ئیرانجی چما کورد بەشدار نەبوون لە گفتوگۆی سۆچی هەگەر کورد بەشدار بوونە لە گفتوگۆی سۆچی هەگەر دەستوردا کورد مافی کووردا بدانە هەگەر باتە سەردانی قامشلۆکرا بانگێشی کەک مازلوم ئابدی وان بکرانە باوەڕ بکە دیمەشق نەتکەوت ئەسەدجی نەدرۆشت و وازی سووریاژی وا لێ نەدات ئێستا ئەوانە هەموو لە ئەو هەلوێستی خۆ پۆشمانن ئیسرائیلژی هاتیە ناو خاکی سووریا بریارێکی خۆن استراتێژیکە فەرەنسا لە 91 بەهانای کورد هات فەرەنسا لە 2014 بانگێشتی کەک نێچیروان بارزانانی کەک قوبات کرد 2 جار بەهانای کورد هاتیە فەرەنسا ئێستا فەرەنسا ئیسرائیل جددینە هەگەر ترامژی بە ترامژی وتنە هەگەر ئەمریکا بچە ئەوە دەبینە ئێستا بێنە سەر گفتوگۆی کوردی حقیقەت من حەز دەکەم بە ئارام قسە بکەم بە بێلایەن بەڵام ڕەخنێ مژی تێدا هەیە من هێویدارم من یەکەم کەس بووم لە تەلەڤیزیۆنی سبێدا پەیام گەلی کوردستان داوا کردم ئێنێ کێسێ جەماعەتێ هەواڵێن پێدێ وانە هەموو پێک واڕوونن بەڵام ئەوەی مدبینم کەک عەبدولحەکیم باشار کەک ئیبراهیم برۆ زۆر لەوان برادرانە من هێویدارم هەواڵ هەڵدار خەلیل لە تەرەفێ دن هێویدارم بە ئارامی قسە بکەم من نەتا لەسەر هەڤ نەکرد و بە واقعی سێری تشتەکان بکەم وەلا دەبێ هەواڵێن پێدێ دەست بجی پەیوەندی خۆ بە پێکێکێ دوور بخەن پێکێکی هێزێکی تێرۆریستیە هێتێشێژی جوولانیژی لە ناودەولەتی هێزن تێرۆریست یعنی تۆ هێتێشی قبول دکی دەبێن پێکێکی تێرۆریست ئەوە یەک باشە چاوێ من یێوە ئەندامی ئیتلافێکینە کو لە ئەپرینی ژێنۆساید دکن هێزێ سۆمۆ ئارتێشە نیشتمانی سووریا قزڵقورد
نکو جنوساید ملت کرد کن دارو دارن زیتونش دکن تلوی چه بوی زمانی قسم کن حوال آلدر خلیل جی بوی زمانی ناوه لگل حوال اینکسی اما دو سه کس بیانی تا ایوارا دوی پیوندی خود برادان پکی خود کن حوال پیدیج نهاد شده بیشن دوی یه وجه پیوندی خود پارتی دموکرات کردستان یه وجه دعوا لمد کن رسمی اوجاران لابن یه وجه رسمی بارزانی لابن نابه به اوشی ویا لگل هفدو قسم یک جیکک عبدالحکیم باشر تو لشامه چت کی بتاکو کنی که حساب بود که چاوی من دبی نه حوال مظلوم آبدی دعوا کرد حوال برهم سالا اکتور کی ناو دولتیه کک پاول طلبانی سروکی یکیتی نشتمان کردستان خدان هزه کی مزنه حس دکم برگه کانال و اوا بیجم غاز چمچمال کورمور مسئله کی استراتژیکه کک پاول طلبانی سروک پاول وکو سروک دولت کی گوره حساب بود لور سروک بارزانی ہے کل ناف کرد سروک کی بهزه دبی اوانا بین هولیر دهوک سلیمانی به ناف بجیوانی یکیتی نشتمان کردستان پارتی دموکرات کردستان لگل حوالن پیکی که پشتیوانی بکن دیالوگ کردی استا امریکا فرانسا لسر خطه دبی وافده کی چکن چاوا سروک بارزانی سروک مام جلال طلبانی چون بغداد به وافده کی جبهه کردستانی چا پیک و چکن راپرین چا پیک و چکن براستی کردستان عراق نمونه جوان پیشانده استاجی وافدن کنها چیه بو معاش دا همو یعنی وافده کی هفبشن پیک وانه دبی روجاوای کردستان جی وافده کی هفبش یک گوتر به و یک گرتوبه فرانسا یک گرتوبه یک گوتر به آخر دیاره کرد شد بی لدستور دا دبی مافی کردا پاریز راو به دستکفتین کردا ورنه پاراستنده همو دیاره دبی پیک و بچن بله یعنی امریکا فرانسا خو استا لسر خطه بلم ترکیه طرفکی کردی لگل ترکیه به طرفک لگل ایران به یعنی او به او شوایه ناگیجن هید یک جی دبی مری راستی کی بزن به راست در نودو یک پارتی یکیتی پک و راپرین کرن دستکفتیکان هفبش بون لروجاوای کردستان وانیه حوالن قصده پیده یه پگی یه پیجه به تنیا شورش کرنه پیشمرگی روش اینکیسه جماعت دن تیدا بشتر نبونه اوانا 14-15 سال لوی شر دکن هزه کی خون هیه اوانا دولتک لوی داره آوا بیه اونها اسرائیل جی حاکه سرخه نا به حوالن پیده جی به شیوه غرور لگل حوالن اینکیسه قصه بکن لیره وکو کرد به یک ثانی پیک و دوی بشتاری او گفتگو بن و من هیویدارم جی لیره من دعوایی کی زور مثلا وقتی خود که اکفات معصوم دما سرو کومار بو استا که عبداللطیف رشید پیشوی سروک مام جلال وازک لسوریا چید بو یکسر دنگی وان دگیشت من آگادارم هم لام آخرا که عبداللطیف رشید زور لسر نوستیا سروک کومار و پیشتر جی که فواد معصوم سر راد وستیا من هیوی دارم سروک کومار که عبداللطیف رشید که بر هم ساله انتمال ها به سروکی یوین نتوین یک گرتی کسایتیه که ناو دولتیه که بر هم ساله و که پاول طلبانی سروکی یکیتی که مسعود سروکی پارتی دموکرات کردستان زانم همو لسر خطن همو سروککان دن که محمد حاجی محمود وانا دکارن آلیکاری کی باش بکن بلم نابه نه حوالن پیده روجاوای کردستان خوسری به تنیا بچن نه حوالن اینکیسه نه هیچ اکتور کیدن بیلانانه پالپشتی مولانا کام کرد پالپشتی همولک به یک گرتو بچن و اوای آخر بله اوای آخر من بخوازم بیجم رولاکات من زور کم اوای آخر هیزن ناو دولتی و پنج اندام انجمن آسایش اواکو مزگینیه که روسیا ام بیجن امریکا فرانسا بریتانیا سین همو لگل اوانه قواره حریما روجاوای کردستان بمینه جبر کو قواره روجاوای کردستان نمونه که او سیستم کلوی چه بیه لحمو سوریا بلاغ بده او مای دڵخۆشیە ئەو مای دڵخۆشی و بۆ هیواین ینی وابێ زۆر سپاس بۆ سیاسەتمەدار بەڕێز ڕەمەزان کەریم کە لە بەرنامەی پانۆرامام شەو لەگەڵ مامی زۆر سپاس قوربان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ